بەڕای من خۆی گەورە هەموو ئینسانەکانی جوان خوڵقاندووە ئەوەی نەقسە لە ناخی خۆمانەیە بەڵام هەنێ جاریش کۆمەلگا تەئسیری هەیە دەور ئەبینێت چکە من بیرمە مناڵ بووم لە مەکتەب بووم باڵام بەرز بوو دایمەن ئەیان خستمە دووەوە دائیمەن چاوم لەوە بوو کە بچمە پێشەوە هەموو خۆزگە باڵام کورتە بوو ینی زۆر جار ئەو شتەش دەوروبەر تەئسیرە لێ ئەکات بۆیە من ئەڵێم ئینسان لە هەر حاڵەتێکا بێ لەوانەیە تووشی ئەوە ببێت کە لە خۆی ڕازی نەبێت باوەڕی بە خۆی نەبێت حتا من ڤیددیۆیەکم بینی لە ئینستاگرام بوو ڤیددیۆکم بینی کچێک بوو جوانیش بوو ئەگریا بە گریانەوە ڤیددیۆکەیە کرد ئەیوت من مثلەن هەموو نوع تەجمیلێکم کردو هێشتا بۆ حەدەشەوە لە خۆی ڕازی نەبوو خۆمان ئافرەتین بە تایبەتی خانمان هەنێ حاڵەت هەیە بە مێشکماناڵین مثلەن ها جاری وایڵین جوانی جاری یان قسێکمان پێڵێن ئەڵێن جوان ئەو شتە و جوان نییە تا ساڵی لە دڵی دەرناچێت بەس کە پێت ئەڵێن جوانی هەرو لەحزە یەکسەر بیرتە چێتەوانێ بۆیە ئایا ئینسان من ئەو پرسیارەمە مامۆستاگیان لعنی لە هەر لەحزەیەکا بێت معرەزە بۆی کە ئەو باوەڕ بەخۆبوونەوەی لە دەست بچێیان یەقینێکە کە لە دڵ تا پێی گەیشتی ئیتر تەواو دەست خۆش طبعا مەسلەی باوەڕ بەخۆبوون لای هەموو خاتونێک ئەو شەوەیە ئەبێ لە ناخابێ یعنی من زۆر جار بە دوای شتا گەڕین لە دەرەوە بەڵام نازانین لە شتەکان لە ناخمانە لە سەرەتا لە ناخمانە دەست پێکات کەسێک کە متمانی بەخۆی بوو لە هەر شوێنێکا بێت ئەو متمانەیە لە دەست نایە بۆ نمونە کە متمانی بەخۆی بوو ڕازی بوو بۆ شێوازەی کە خوای گەورە دروستی کردووە بەردەوام چۆ بەر ئاوێنە ئێمە لە خولی متمانە بەخۆبوون هەمیشە ئەم ڕاهێنانەمان هەیە کە بە بەشداربەکان یەکەین ئاوێنێکی بۆ دانین ئەڵێم چۆ بەردەم ئاوێنەکە لە بەردەم ئاوێنەکە سەیری خۆتکە هەموو ئەو نیعمەتانە بژمێرە کە خوای گەورە پێی بەخشیویت ناخی خۆت ببینە لە ناخی خۆتە جوانەکانی خۆت ببینە ڕەوشتە جوانەکانی خۆت ببینە باشیەکانی خۆت ببینە کاتێک کە ئەمانەکەی تروات لێڵی سوپاس بەخوای گەورە کە منت بەم شێوازە دروست کردووە و ئەم هەموو شتە باشەش لە منە هەیە ئەمەوە کە متمانەیەکی بۆ دروستەکە و بەهێزیەکی بۆ دروستەکە دواتر کە بەردەوام ئەمەی لەگەڵ خۆیان کرد جوانیەکانی خۆی بینی جوانیەکانی ناخی خۆی بینی خۆشی بە جوان بینی و ڕازی بوو بۆی کە خوای گەورە پێی بەخشیوە کە چووە دەرەوە ئیتر تەواو ئەم پێویستی بۆ نییە کەسێک پێی بڵێ جوان چکە خۆی جوانێکە لە ناخی خۆیان بینێ بەڵام کە کەسێک پێڵێ جوان ئەمە تەکیدی ناخی خۆیەکە کە بالفعل ئەمە کەسێکی جوانە ئەویش بە هەمان شێوە جوانی بینێ ئەگەر کەسێ پێوی تۆ جوانی طبیعیە بێ بەلایەوە ئەڵێ من خۆم جوانم ئیتر بە ئەو چی ئەڵێ با بڵێ کەسێک پێڵێ ئەها تۆ لوتە خوارە پێویستی بە عملیاتێکی تەجمیلە تۆ پێویستی بە فیلەرە پێویستی بە بۆتۆکسە پێویستی بە نا ئەو بەعکسەوە ئەڵێ من زۆر جوان خۆمە بینم هیچ پێویستیم بەوانە نییە چکە خۆی لە خۆیان جوان خۆی ئەبینێ کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ متمانە بۆ بەهێزی ئەو کەسە بۆ ناخی ئەو کەسە بۆ پەروەردەکردنی بۆ پەروەردەکراوی ئەو کەسە کە چەندێک دائیمەن هەوڵ لەگەڵ خۆیان خۆی